هەولێر لە ڕکابەرەکانی گەڕی چوارەمینی خولیانە نابەکانی عێراق لەسەر یاریگای خۆی ڕوبەڕوویانی سنای کارەبایی بۆوە. هەولێریەکان تەنها سێ خولەکیان بەس بوو بۆی تۆڕ گۆڵی یانەکەی شاری بەغدا بەهەژێنن. کاتێک هێرشبەری پشێگەری سووری محەممەد ڕافت بەسەر هەولێری کردە خاوەن گۆڵی یەکەم. یا الله چی دەبینیم خۆشەویستن. دوایەم گۆڵە میران خەسرۆ بە لەدانێکی بەهێز خەریک بوو ئەنجامەکە دوو هێندە لێ بکات، بەڵام گۆڵپارێز تۆپەکەی دوور خستەوە. لە هێرشەکی پێچەوانە یانەی میوان نزیک بوو گۆڵی بەرامبەر تۆمار بکات، بەڵام ستون ڕێگر بوو. تیاگۆی بەرازیلی دوای ئەوەی خۆی لە دوو بەرگریکان ڕزگار کرد، بەڵام نەیتوانی گۆڵ تۆمار بکات. لە خولەکی 34 ناوبژوانێدانێکی سزای بۆ هەولێر هەژمار کرد، بەڵام تیاگۆ لە جێبەجێکردنی سەرکەوتوو نەبوو. لە دەستپێکی گێمی دووەم یانی سنای کارەبایی بۆ هاوسەنگکردنەوەی ئەنجامەکە هەرزوو بە چەند هێرشێک هەڕەشان لە گۆڵی هەولێر کرد، بەڵام هێرشەکانیان لەلایەن گۆڵ پارێزی هەولێر بێهیوا دەکرا. ڕووداوە گەورەکە لە خولەکی 92 ڕوویدا کاتێک سامر ماجید بە لێدانێکی ڕاستەوخۆ ئەنجامەکەی بۆ یانی سنای کارەبایی هاوسەنگ کردەوە. چی دەبینیم خۆشەویستان؟ گۆڵی بەرامبەری یانی سنات کارەبا. دوازاری ژیارەکە بە گۆڵێک بۆ هەر لە کۆتایی پێهات. دەتوانم بڵێم لە گەیمی یەکەم یاریی باشمان ئەنجامدا، بەڵام لە جێمی دووەم بەهەڵەیەکی تاک کەسی گۆڵی بەرامبەرمان لێ تۆمار کرا. داوای لێبوردن لە هەندەرانی یانەی هەولێر دەکەین کە نەمانتوانی دڵخۆشیان بکەین. پەنا بەخوا لە یاریەکانی داهاتوو باشتر دەردەکەوین. ومن عوضة بالأحسن إن شاء الله. باستثناء الهدف اللي جاء من كرة ثابتة وخطأ في تمركز اللاعب اللي كان على عمود. لەگەمی یەکەم بە تۆ پێشی جێگیر گۆڵمان لە تۆمار کرا، ئەمە تەڕادەیە کارێکی لە سەرمان هەبوو، چونکە گروتونێکی تری بە یارزانەکانی هەولێردا یارزانەکانمان هەموو لاون و ئەزمونیان کەمە، بەڵام ئێمە توانیمان لە دوا خولەکەکان گۆڵی بەرامبەر تۆمار بکەین و خاڵێک لە یاریەکە بەدەست بێنین. یانەی هەولێر لە چوارگەڕی ڕابردوو 5 خاڵی کۆ کردوتەوە لە پلەی نۆیمی ڕزبەندەکە دەبیندرێت. یانی سنای کارەباییش بە هەمان خاڵ لە پلەی دێم دێت. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر.